زدتر أمسر في مشاريع رودستين مفانا كمن هيد نوستوي دا برز شوان عباس برپرسي بشي آمارو پرورده و تندرستی جو وکیل دسته آمارانی هرما کردستانه نوستوي دا الگلمنه بخير بين زور سپاس لو دست بكم گرنگی او داتانه که استابو میکانیزم تازه او ایش لسر دکن چی دبیتن بو او هنگاوی که حکومت ناویتی بو به دیجیتالی کردنی همو دا مدزگکانی حکومت زور سپاس دسته آماری هرم وەکو لایەنی سەرەکی ڕاستپێدراو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ کۆکردنەوەی داتا و زانیاریەکان پشت دەبەستێت بە سێ سەرچاوەوە. یەکەمیان ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوانە وەکو سەرچاوی یەکەم. سەرچاوی دووەم کۆکردنەوەی داتایە لە ڕێگای ڕوپێوە ئاماریەکان کە ساڵانە لە دەستەی ئاماری هەرێم ئەنجام دەدرێت یاخود چەند ساڵجارێک بە هاوبەشی لەگەڵ رخراوەکانی سربەنەتەوە یەکگرتووەکان ئەنجام دەدرێت بە پاڵپشتی رخراوەکانی سربەنەتەوە یەکگرتووەکان. سێمیان وەکو لایەنێکی سەرەکی هاوبەشیکردنە لەگە وەزارەتەکانی پەیوەندیدار بۆ کۆکردنەوەی داتاکان لە هەر سێکتەرێک بەجیا. زۆر باشە تاوان ئەوەی دیارە لە هەموو جیان هەموو شتێک لەسەر ئەساسی یان بڵێن داتا بنیاد دەنێتن داتایەکی باش هەبوو داتاکان ڕێکخراو بوون لەسەر ئەو داتای ئیشت کرد ئەنجامی بڵێن 100% یان دەتوانانی ئامانجەکە زووتر بپێکی. ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی پرۆسەی کۆکردنی داتا ئاسانتر بێتن و ماوەکەشی کەمتر بێتن ئەوەندە نەخایەنێتن؟ بەڵێ خۆی دوو شێواسەیە لە ڕاستیدا. یەکەمیان هەروەک ئاماژەم پێدا لە ڕێگای ئەنجامدانی ڕوپێوە ئاماریەکانە. ڕوپێوە ئاماریەکان پێشتر لە ساڵانی دەتوانم بڵێم 10 ساڵێک لەمەوبەر لە ڕێگای ئەنجامدانی پرسیارنامەی وەرەقیمان بەکاردەهێنا بۆ کۆکردنەوەی داتاکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. لە ئێستادا سیستەمی ئەلکترۆنی بەکاردێنین بە بەکارهێنانی تابلێت و پرۆگرامی ئامادەکراو بۆ هەر ڕوپێوێک بەجیا. ئەمە ژوای کردووە کە کۆکردنەوەی داتاکان خێرا ببێتن و لە کاتێکی دیاریکراو بتوانین نیشاندەر و ئامارەکان لە کاتی خۆیدا ڕابگەینن. ئێمە باسمان لەوە کرد کە حکوومەت هەرێمی کوردستان دەیەوێت هەموو بڵێن کار و یان ڕایکردنی کاروباری هەم وڵاتیان بە دیجیتالی بکرێت. ئەم بە دیجیتالیکردنە بۆ ئێوەش بڵێن هۆکارێک نابێت کە زۆر بە ئاسانی داتا بەدەست ئێوەش بکاتن بۆەوەی لە کاتی ئامادەکردنی داتادا ئاسانتر بێت زووتر بێتن؟ بە دڵنیاییەوە کاریگەریەکی تەواوی دەبێتن دقیقتریش دەبێتن لەبەرەوەی پێشتر حتا لە وەزارەتە پەیوەندیدارەکان کە دەستەی ئامار هەماهەنگی هەبوو لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان کە ساڵانە داوای داتاکانمان دەکرد یاخود وەرزی بوو داتایەکان بەپێی هەر سێکتەرێکی زیاد بەپێی تایبەتمەندیەکەی لەبەر ئەوەی سیستەمی سجلی تۆماری هەبوو لە وەزارەتە پەیوەندیدارەکان کۆکردنەوەی داتاکان لە خودی بەڕێوەبەرەتیەکانی سەر بە وەزارەتە پەیوەندیدارەکان کۆکردنەوەی داتاکان تۆزێک دەتوانم بڵێم پرۆسەیەکی خێرانە بوو لەبەرەوەی تاوەکو دەگەیشت بە دیوانی وەزارەت لەوێ داخل دەکرا کاتێکی زۆری دەویست لە هەمان کاتێک لە زۆربەی وەزارەتەکان بە دیجیتالی کراوە سیستەمی ئەلکترۆنی بەکاردێنن. ڕاستەخۆ دێتە لای ئەوە یان ڕاستەخۆ لای ئەوان کۆ دەکرێت و بە ئاسانی بۆەوە داتاکان ڕاستەخۆ لە دیوانی وەزارەتەکان هێو ئێمە وەکو دەستەی ئاماری هەرێم هەر بەشە و لە دەستەی ئاماری هەرێم بەپێی تایبەتمەندی خۆی کە ساڵانەیە یاخود وەرزیە داتاکان لە وەزارەتەکان کۆ دەکرێتەوە بۆ شێوەیەکە لە لای ئێمە داوا دەکرێتن لیان وەردەگرین. نەبوونی داتایەکی ورد یان درەنگکەوتنی کۆکردنەوەی داتا چ زیانێکی هەیە؟ خۆی بەڕاستی هەبوونی داتای ورد و دقیق هۆکارێکی سەرەکیە بۆ بەرەو پێشبردننی وڵات بۆ دانانی پلان و استراتیژی بۆ کەمکردنەوەی کەم و کوڕیەکان و نەبوونیەکان. ئەگەر داتایەکی دقیق و ڕێک داتایەکی دقیق بە کوالیتێکی بەرزەبی دەتوانی پلانێکی استراتیژی لەسەر ئەو داتانەدا بدرێت بۆ مەودای درێژخایەنیش. بەڵام لێرە جێگای ئاماژەیە خۆی دوو هۆکار هەن. هۆکار یەکەمیان ئێمە باسی ئەومان کرد لە ڕێگای ئەنجامدانی ڕوپێوە ئاماریەکان. هەندێک ڕوپێی ئاماری هەن کە ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی سربەنەتەوە یەکگرتووەکان ئەنجامی دەدەین چەند ساڵجارێک ئەنجام دەدرێت. بۆچی چەند ساڵجارێک؟ بۆ نمونە لە ڕوپێوەیەکی وەکو ڕوپێوی هێشووی فەرەنیشاندەر کە لەگەڵ ڕێکخراوی یونیسێف دەستەی ئاماری هەرێم لە ساڵی 2018 ئەنجامی داوە. هەر 5 ساڵجارێک ئەم ڕوپێوە ئەنجام دەدرێت. بۆچی 5 ساڵجارێک بۆن ئەوەی ئەدوو کە لە کاتی ئەنجامدانی ڕوپێوەکە و بە دەستگەیشتنی داتاکە ڕاگەیاندنی ئەنجامەکان بتوانیت تا 5 ساڵی تر بە پشت بەستن بەو داتانێ بەدەست هاتووە لەو ڕوپێوە بتوانی پلان و استراتیژی خۆت لە ماوەی ئەو 5 ساڵە جێبەجێ بکەیت. بەس ینی خاڵە لاوازەکانی
لە هەموو سێکتەرەکان دیاری بکەی و بتوانانی کار لەسەر بکەی لە بۆ ئەماوەی ئەو 5 ساڵە لە بابەتەکانی تر نەبوونی داتا لە وەزارەتە پەیوەندیدارەکان دەتوانین بڵێن ئەوە دەمێنێتەوە خودی دەتوانین پەیوەندی هەیە بە خودی وەزارەتەکەەوە هەروەکو ئاماژەم پێدا تاوەکو ئێستا سجلاتی و سجلات بەکاردێنین یاخود سیستەمی ئەلکترۆنیان. ئێمە کە باسی داتا دەکەین ینی باس لە بابەتێکی زۆر ورد دەکەین لە هەموو فەرمانگەکان و بڵێ لە بەڕێوەبەراتی و ینی زۆر وردە. ئێمە دەزانین ڕەنگە کوکردنەوەی ئەو داتانە بۆ ئێوە ئاسان نەبێتن. ئەو ئاڵنگاریانەی دەکەونە بەردەمتان لە کوکردنەوەی داتا چین بۆ نمونە ڕەنگە لە پارێزگایەک بە پێ پارێزگایەک بگۆدرێتن سلێمانی لەگەل هەولێر فەرقی هەبێت هەولێر لەگەڵ دۆک جیاوازی هەبێت دۆک لەگەڵ هەڵەبجە جیاوازی هەبێتن ئەو ئاڵنگاریانەی لە هەمبەر ئێوەیە بەرامبەر ئێوە بۆ کۆکردنەوەی داتا چین مەبەست ئەگەر لە ڕێگای مەبەست ئەو داتایانە بی یان ئەو فەرمانگانە تا چەند هاوکارن بۆ پێدانی داتا بەیەوە بەڵێ فەرماکە ئێمە تەنسیقێکی تەوامان هەیە لەگەر وەزارەتە پەیوەندیدارەکان داتاکان ئێمە ڕاستەخۆ لەگەڵ خودی دیوانی وەزارەتەکان زۆر پەیوەندیمان هەیە لەبەر ئەوەی هەر وەزارەتێکی دیاری کراو پشت دەبەستێ بۆ بەڕێوەبەراتیانەی کە سەر بە وەزارەتەکان داتاکان بۆ دیوانی وەزارەتەکە دەدرێت و لێوێش بەپێی ئەو داواکاری لە دەستی ئامارەوە دەکرێتن داتاکان وەردەگیرێت بەنسبەت ئەوەی کە جەنابەت ئاماژە پێدەدەی ئەو ئاڵنگاریانە چین لە نێوان پارێزگایەک و پارێزگایەکە خۆت لەلای هەمومان ئاشکرایە ئەنجامدانی ڕوپێ و ئاماریەکان کارێکی ئاسان نییە بەدەستهێنانی داتا کارێکی ئاسانیە ئەو داتانێ ئێستا لەسەر ماڵپەڕی دەستی ئاماری هەرێم هەن نیشاندەرە خێراکان یاخود ئەو راپۆرتانەی کە بەردەستن لەسەر داتا بەڕاستی کارێکی ئاسان نییە و بە ئاسانی بەرز نەهاتوون کۆمەڵێک بە کۆمەڵی قۆناغدا تێپەڕیون با دیزاینکردنی پرسیارنامەوە با کۆکردنەوەی داتا بە دیزاینکردنی نمونەی ڕوپێوەکەوە دواتر ئەنجامدانی کاری مەدانی کۆکردنەوەی داتاکان و پاکردنەوەی داتاکان دواتر قۆناغیشی کردنەوە لە ڕووی کاری مەدانیەوە پارێزگایەک بۆ پارێزگایەکەوە جیاوازی هەیە لە ڕووی کەلتورەوە لە ڕووی بابەتی کۆمەڵایەتیەوە تا ئێستا بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ئالنگاریەکی وامان نەبووە خێزانە بەڕێزەکان ئەوانی کە ئێمە سەردانمان کردوون بەپێی ئەو استراتیژی کە هەڵبژێردرەوە بۆ چاو پێکەوتن بە شێوەیەکی گشتی هاوکار بوونا لەگەڵ تیمەکانی دەستی ئامار بۆ پێدانی زانیاریەکان زۆر باشە با کۆتا پرسیارم ئەوە بێتن باس لەوەت کرد کە ئێوە پەیوەندی ڕاستەخۆتان لەگەڵ خودی دیوانی وەزارەتەکان هەیە ئێمە زۆر جاروە کۆ میدیا کە دەمانەوێت کار لەسەر بابەتێ بکەین داوای داتا لە وەزارەتێکی دیارکراویان لە فەرمانگەیەکی دیارکراو دەکەین پێمانڵێن جارێ داتاکارمان ئامادەنین داتاکان لە هەر ماوەی چەند بە ئێوە دەدرێتن بۆ نمونە ئێستا ئێمە لە مانگی 11 2023 دانە داتای مانگی چەند بە ئێوە گەیشتووە خۆی بەڕاستی ئێمە لە بەشەکانی دەستی ئامار هەر بەشە و تایبەتمەندێکی زیای هەیە ئەو تایبەتمەندیەش لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان ئەمەش خۆی لە خۆیدا کۆکردنەوەی داتاکان هەندێک داتا هەیە فەسلیە هەندێک داتا هەیە دەتوانی ساڵانە کۆی بکەیتەوە هەندێک داتاشێ لە خودی وەزارەتەکان لەبەر نەبوونی لەبەر هەندێک هەبوونی هەندێک ئالنگاری یاخود ئاستەنگ لە ناو خودی دیوانی وەزارەتەکە لەوانەیە پێویستی بە بودجەیەکی دیاریکراو هەبێت بۆ کۆکردنەوەی داتاکە یاخود پێویستی بە کادیرێکی زۆر هەبێتن لە وەزارەتێک و بۆ وەزارەتێکەوە کۆکردنەوەی داتاکان جیاوازی هەیە بەڵێ زۆر سپاس بەڕێز شوان عەباس بەرپرسی بەشی ئامارەکانی پەروەردە و تەندروستی و کۆمەڵاتی لە دەستەی ئاماری هەرێمی کوردستان سپاس.